بۆ ڕزگاربوون لە ترسی سووتان جوتیارانی سنووری پارێزگای کەرکووک دروێنەی پێشوەختەی زەوێ کشتوکاڵەکانیان دەست پێ کردووە. وەڵی ڕاستیەکەی ماوێتی بەڵام خەڵکاگە مەترسیە تۆزێ منجیقەکە باش نییە لەبەر ئاگرا لەبەر ئەو شتانەیە ئارە وەڵا لەخوا بە زیادە ئەیبی نییە باشە ئەیبی نییە دەرنەکەوتووە یەک بەچەنە بەخوا 1.8 نۆدا ئەو سێ برشتە هەیە بیتە سەر ڕاستەکە یەشتان وەختی نهاتوو وەخوا هەفتێ دە ڕۆژی ماوە ڕۆژ وایە 4-5 جاخنکێ دە ڕاستەکان جاروایە 10 جاخنکیە پوشەکەی تەڕە شیتەڕی هەیە ئای خنکیە نییە چکۆ ماوێتی درۆ باس خەڵکە ترسێ لەبەر ئاگر و شتانە لەبەر سووتانی ئەو بەروومەیە سالم خاوەن ئەم پارچە زەویەیە کە دەستی داوەتێ تا درێنەی بکات هێشتا کاتەکەی بە گونجاو نازانێت بەڵام چی ترسی ڕێگری هێزە سەربازیەکان یان دەستی ناحەز بۆ سووتانی وایان لێ کردووە پەلە بکات لە هەڵگرتنەوەی بەرهەمی دانەوێڵە و بەری ڕەنج و ماندووبوونی. ئێستاکانە ئێستا ئەمە ئەوە درونەیەەکەی هێشتا شیتەڕی تیاماوە شیتەڕی تیاماوە دەڕاستەکان زۆر بە هێواشی ئەڕۆن بۆی بەس کاکوتەکەی حەلیکە دەڕاستەکە خۆی حەلیەکە بەس کاکوتەکە حەلی ناکە لەبەرەوەی شیتەڕی تیاماوە بە حەقەت ماوێتی ئیتر لە تەرسی مەترسی ئاگر و کارەبا ئەیکەین دوورینە دەکەین ئیتر لە هزار ئێستش تەڕە ئەی دوورینەوە ئیتر بۆ ئەوای دوورینەوە وەزعەکەش خۆش نییە لای ئێمەش لەبەر ئەوە زوو ئەی دوورینەوە نەجاتێدین. بە پێی ئاماری کشتتوکاڵی کەرکووک 1.2 ملیۆن زەوی بە بەرهەمی دانەوێڵەدا چێندراوە نزیکەی 400,000 دۆنمیان لە دەرەوەی پلانی کشتتوکاڵیە بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووک دەڵێ چاوەڕوانی بڕیاری ئەنجومەنی وەزیرانن بۆ وەرگرتنی ئەو بەرهەمەی لا دەرەوەی پلانی کشتتوکاڵین. حسب قرار مجلس الوزراء بأنه راح تشمل مساحات كبيرة من الأراضي الزراعية. بەشێکی زۆری زەوێ کشتتوکاڵەکانی سنووری کەرکووک لە دەرەوەی پلانی کشتتوکاڵین بەهۆی بارانبارینەوە کشتتوکاڵیان تێدا کراوە. تەواوی زەویەکانی سنووری کەرکووک 1.2 ملیۆن دەبن کە گونجاون بۆ کشتتوکاڵ 600,000 دۆنم لە پلانی کشتتوکاڵیدان و گرفتیان نییە نزیکەی 400,000 دۆنمتریان لە دەرەوەی پلانی کشتتوکاڵین و چاوەڕوانی بڕیاری ئەنجومەنی وەزیرانین بڕیارێک لە ئابارەی چارەنووسیانەوە بدات بۆ بازاڕکردنی بەرهەمەکانیان. دەستپێکردنەوەی درێنەکردن لە سنووری کەرکووک لە کاتێکدایە کە کۆمەڵێک ڕێکاری ئەمنی گیراوەتە بەر بۆ پارێزگاری لە درێنەکاران هەرچی جوتیارانیشە داواکارن لە کاتی وەرگرتنی بەرهەمەکانیان لە سایلۆکان ئاستەنگیان بۆ دروست نەکرێت. ئاسۆ ئەحماد، کورسات نیوز، کەرکووک.